بڕیاربوو حکومەتی هەرێم سیستەمێکی نوێ بۆ دابەشکردنی موچە پەیڕەو بکات لەسەر بنەمای سیستەمی پاشەکەوتکردن، بەڵام هێشتا هیچ ژمارە حیسابێک نەکراوەتەوە بۆ فەرمانبەران و دیار نییە پارەکەیان لەکوێ پاشەکەوت دەکرێت. هەروەها لەو سیستەمەدا بە 2-30 ڕۆژجارێک موچە دابەش بکرێ. دوای 20 ڕۆژ لە دابەشکردنی موچە تا ئێستا ئەو سیستەمەش پەیڕەو نەکراوە. بەپێی راپۆرتی مانگی شوپاتی 2016 وەزارەتی سامانە سروشتیەکان 303,943,433 دۆلار زیاتر داهاتی نەوت بووە کە لە ڕێی بۆریەوە هەناردە کراوە. لەو بڕا نزیکەی 71 ملیۆن دۆلاریان بە کۆمپانیاکان داوە. هاوکات حکومەتی هەرێم 200 ملیۆن دۆلار قەرەبووی ئەو ماوەیەیان وەرگرتووە کە لە حەڤەی شوباتی 2016 هەناردەی نەوت بۆ بەندەری جەیهان وەستا بوو. باوتەی ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش داهاتی ناوخۆ و پارەی مشتەقات و نەوتی تانکەر و غازی شل نزیکەی 370 ملیۆن دۆلارە. بۆیە بەبێ 200 ملیۆن دۆلاری قەرەبووەکە داهاتی مانگی شوباتی هەرێم 600 ملیۆن دۆلار بووە. لە ڕاستیە گومانێکی گەورە لەسەر ئەمانە دروستەکە کە لە ئایندا بە بڕیارێک بڵێن ئەوەی کە پاشەکەوت کرابوو ڕۆشت و بکرێ بە قوربانی وەزعێکی سیاسی کە هەیە، بۆیە ناکرێت لەمە زیاتر ئەو نوخبەیی کە ئێستا لە حکومڕانیان و ئاگایان لە ورد و درشتی مەلەفی نەوتە ناکرێت لەمە زیاتر لەسەر سیاسەتی برسیکردن، گەوجاندن و درۆکردن لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە بەردەوام بن. بەپێی زانیاریەکان ئێستا بەپێی سیستەمی پاشەکەوت حکوومەت بۆ موچە مانگانە پێویستی بە 430 ملیۆن دۆلارە کە ئەو پارەیەش زیادەی هەیە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی پێدابین بکرێت. کێشەکە لەوەدا نییە کە داهاتی نەوت بەشی یا داهاتی نەوت و ناوخۆ بەشی موچەی فەرمانبەران ناکە. کێشەکە لە شتێکایە کە پێوترێ خراپ بەکارهێنانی ئیدارەیە، خراپ مامەڵەکردن لەگەڵ ئەو داهاتەیە کە ئەوە ئاکا کە حکوومەت لە شڵەژاویەکی گەورەیە بژی و دەرەنجام فەرمانبەران باجی ئەو شڵەژاویە بدەن کە نەتوانرێت بە پێی پێویست موچەکانە بۆ دابین بکرێت لە کاتی خۆیان. بەهۆی خێرانی داراییەوە حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری پاشەکەوتکردنی بەشێک لە موچەی فەرمانبەرانی دەرکردو بۆ ئەو مەبەستاش سیستەمێکی نوێی دابەشکردنی موچەی پەیڕەو کرد، بەڵام ئەو سیستەمە ناڕزایی فەرمانبەرانی هەرێمی بەدوای خۆی داهێنا و بەهۆیەوە لا چەندین شوێن بایکۆتی دەوام ڕاگەیەندرا و خۆپیشاندان دژی سیستەمەکە ئەنجام درا. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.